ئەوانەی سەیری مێژووەکەن ینی لاپەڕەکان مێژوو هەڵەدەنەوە من پێم وایە ئەگەر سەیری مێژووی کورد بکەن ئەبیت لە باتی فرمێسی خوێن لە چاویان بێتە خوارێ چکە بینیت خیانەت یەکتر کوژی و براکوژی و هەروەها پلان لە یەکدیکەدانان و هەروە بوونە داردەستی بێگانە ئەمانە هەموو ڕێچکەشتێنی نێو مێژووی کوردن بۆیە ئەبینین لە ئێستاشدا چەند شتێکی سەیر و سەمەرە لە کوردستانی خۆمان کە پارچەیەکی ئازادە لە چوار پارچە تەنها پارچەی ئازادەمان هەیە ئەمیش هەم دەمی بێگانەی کەوتوتە ناو و هەم تەماو و حەزی نێوەخۆش باڵی بەسەر فکر و زهن و هەروە ئایدیا و سیاسەتی ئەم ناوچێشدا کێشاوە ئەبینین زیینی وەرتێ و هەروەها هەڵگرتنی حەسانە لەسەر ئەندام پەرلەمان و چەندان شتیتر لە ماوەیە کە ڕوویدان و ئەبینین یەکگرتن تەنها دروشمە لەسەر ڕاگەیانەکان و هەروەها لەسەر کاغەز نووسراوە بەڵام لە ئەرزی واقعدا ئەبینین لایەنێکە چی ڕێکەوتن لەگەڵ عێراقەکە و لایەنشت کە فەرامۆشەکرێ ئەمانە هەموو دەرچە و دەواازن بۆیەت و تێ بگەی کە کورد و هەروە سیاسەتی کورد بە قارێکی ناشیرین و یاخود ناجێگیر و هەروە یەکگرتوون داناڕوات بۆیە پێم وایە کە کورد پێویستە کە چاو بخۆی دابژێڕێتەوە هەر کاتە چش کورد بەو قۆناغانەدا تێپەڕی بوو بیت بێگومان ئەمە دەرخەری ئەوەیە کە کورد لاوازە کورد بێهێزە کوردیش پێویستە کات و شاعیرانی ئەگەر تەماشای لاپەڕی واروە پرشکۆی شعری شاعیرانی کورد بکەی هەمیشە گرتنیان بە چرا و هەروە بە درەخشان و واروە بە ڕۆژی درێژشانەوەی کورد وەسف کردووە بۆیە ئەگەر بە وردیت ینی تەماشای ئەم جوغزی ژیانی کورد بکەین هەمیشە جێ ئەوەی تێدا بێتەوە کە بێگانە واروەها دوژمنانی کورد بتوانن زەفەر بە کووردا ببن نەهێزێکی نیشتیمانی هەیە واروانە دەستورێکی پشت پێبەستو هەیە کە میلەتی کورد پێی دڵخۆش بیت واروەهانە ئەو عیزبانە ڕۆژانە دەمەقاڵەیە لەگەر یەکدیکەیە ئەوەندە دەمەقاڵەی لەگەر یەکتریان هەیە ئەگەر بکرابە لەگەر بێگانە واروە لەگەر ئەوانەی کە چاویان بڕیوەتە ڕزق و ڕۆزی ئەم میلەتە بێگومان ئاڵی کورد بەو چەشنە نەبوو واروە ئەو ڕێژە بەرفراوانەی هەژاری و هەروە ئەو ڕێژە بەرفراوانەی بێکاری لە وڵاتی خۆماندا هەست پێ نەکرد و نەمانە دیت بۆیە بەڕاستی چەندی باسکە ینی ئاوی دڵ کانیاوی دڵت زیاتر ئاوی غەمجینی و هەروەها ناسۆریەکانی کورد دەرەدات بۆیە پێم وایە پێویستەکە یەک بە یەک تاک بە تاشی کورد لە باتی ئەوەی گلەیی لە یەکتر بکەین خۆمان چاک بکەین چکە چابوونی تاکێکە بیتە چابوونی کۆمەلگا و پەراسێنێت ئەم چاکبوونە دەبێت لە ئێستادا سیاسیانی کورد و هەروە قودوانی کورد ئەوانەی ڕێبەرایەتی کوردەکەن هەمیان یەکگر بن یەک دەست بن یەک هەست بن بۆ بەرەنگاربوونەوەی هەموو قەیرانە کە دێتە پێش کورد و هەروە سەرکەوتن بەسەر ئەو ناسۆریانە یان ئەو پلانانەی کە لە کووردا ئەندرێنەوە بۆی تێکیان بشێنن بێگومان کورد توانای هەیە واروە عەقڵیەتی بەرەوەبردننی هەیە و میلەتێکی دڵفراوان و بەخشندەین پێویستە کات ئەم مانجی ڕەمەزانە بۆ کورد ببێتە دەواازەیەک و دەرچەیەک بۆ ئەوەی دەلاقەی ژیانێکی فراوانتر لە ڕاستیدا هەر ئاڕۆزیەکی سیاسی یاخود هەر ئاڵۆزیەکی سەربازی کە ڕوو لە ناوچەیەک دەکات لە بەرژەوەندی ئەو خەڵکە یاخود لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتدارانە ناشێتەوە بەڵکو بە زیانی گەورە بۆ ئانەشێتەوە ئەگەر بێت و لایەنێک درێژی بە ئۆکەی یاخود بە ڕەزامەندی لایەنێک بێتە ناوچەکانی ئەم هەرێمە یاخود ناوچە شاخاویەکان یەکەم کەس کە تێیدا زەرمەند دەبێت خۆکوشتنیێکی سیاسی ئەو لایەنەیە دواتر خەڵکی ئەو هەرێمە دواتر خەڵکی بەشمەنەتی ئەم هەرێمە تێیدا زەرمەند دەبێت بزاد ئەگەر بێت قسە لەسەر زیینی وەرتێ بکەین ئەم ئاڵۆزیە کە لەو ناوچەیە دروست کراوە بە ئۆکەی لایەنێک یا خوسەن لایەنێکی دەرەشی هێز بێتە ئەو ناوچەیە یاخود هێزێکی سەربازی لەو ناوچەیە کۆ بکرێتەوە بێگومان ئەمە لە بەرژەوەندی یەکەم جار زیان لە بەرژەوەندی کۆمەڵایەتی ئەو خەڵکەیە دەدات درست دەخاتە نێوان پەیوەندە سیاسیەکان ناوچەکانی ئەم خەڵکی ئەم ناوچەیە تووشی دڵەڕاوچەیەکی زۆرەکات بۆیە پێویستە دەسەڵاتداران و بڕیار بەدەستانی ئەم هەرێنە جارێک بێت بۆ جارێکیش بێت لە بەرژەوەندی ئەم خەڵکە بکەنەوە ئەگەر بێت و ئەم دۆخە ناهەمواری خوڵقاوە بەرمەبنای
سیاستێکی پاوەندخوازی و بەرژەوەندی خوازی و تەسکبینی ئەم دەسەڵاتدارانەیە بۆیە پێویستە چاوک بە بڕیارە سیاسیەکانیان بە هەڵوێستە سیاسیەکانیان لە بەرامبەر سیاسەتی هەرێمی سیاسەتی نێودەوڵەتی و هەروەها یەکگرتنی سیاسی لێوان پەیوەندی سیاسیەکانی خۆیان چاوکی بخشێنەوە بۆ ڕابردووی خۆیاندا و هەڵوەستەیە بکەن دەرئەنجامی ئەم سیاسەتە هەڵانیان لێک بدەنەوە کە یەکەم جار لە بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆیاندا نییە. لە ڕاستیدا یەکنەگرتنی کورد هۆکاری هەرە سەرشی دەگەڕێتەوە بۆ تەسچی سیاسی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە یاخۆ دەسەڵاتدارانی ناوچەکە بەگشتی هەرێمی بە تایبەتی هەر کەسێ دەبینی وەکو گۆشتی خێری لێ هاتووە هەر کەسێک بەشی خۆی دەبات و بیر لە بەرژەوەندی ئابووری و سیاسی حیزبەکەی و شخصی خۆی دەکاتەوە ڕێگرە لە بەردەم ئەوەی بپڕژێتە سەر فەزای گشتی سیاسی فەزای نەتەوەیی یاخود بیر لە هەڵوێستێکی گشتی ئەم هەرێمە بکاتەوە بیر لە بەرژەوەندەکانی ئەم خەڵکە بکاتەوە ئێمە ڕۆژانە دەبینین کە خەڵکی ئەم هەرێمە کە زوڵمی لێ ئەکرێ دەکەوێتە بەر لێشاوی زوڵمی ئەم ناوچەی ئەم دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بۆیە بە شتێکی نامۆی نابینین ئەگەر ناوچە سنووریەکانمان یاخود ناوچە شاخاویەکانمان لە ئێستاوە فاتحای بۆ بخوێنین بۆیە پێویستە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بیدێک لە خۆیان و لە بەرژەوەندی خۆیان یەکەم جار پاشان لە بەرژەوەندی ئەم هەرێمە بکەنەوە لە فەزای تەسچی حیزبی خۆیان بێنە دەرێ و بیر لە بەرژەوەندی گشتی بکەنەوە بیر لە ئەم خەڵکە بکەنەوە.